بابەتێکی تایبەت بە کورد و بوارە جیاوازەکانی کوردان کتێبێکی نووسێمە هەتاکو ئێستا لە بەرنامەکە خۆمان وتومانە بێ هەڵ زۆر بدرێت بۆ ئەوەی کە ئەو بابەتانەی پێیوەستە بە فەرهەنگی کوردیەوە ئەمانە کاریان لەسەر بکرێت کتێبیان لەسەر بنووسرێت هەنگاوی بۆ بنرێت بە شێوەیەکی زانستیانە جا ئەمڕۆ یەکێک لەو کەسانەی کە هەنگاوێکی جوانی ناوە کتێبێکی لەسەر هەر بابەتە پەیوەستارەکان بە کوردەوە نووسیوە لە لامان ئامادەیە بەڕێز متەلیب سەعید عومەر کە بەڕێزیان نووسەری کتێبی ژیاری کوردەواری چەند باسێک لە مێژووی کورد و کۆمەڵی کوردەوارین لە لامان ئامادەیە خۆی کتێبەکە زیاتر بۆمان باسەکات ئەو بابەتانەی کە پەیوەستە بە کورد و بەلای ئەمەوە سەرنجڕاکێش بووە چۆن لە کتێبەکەیە باسی لێ کردووە کاک متەلیب سڵاوت لێبێ زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونت لێرە یەکەم جار هەر پێم خۆشە باسێکی عنوانی کتێبەکەت کەی ژیاری کوردەواری یەکەم جار پێمان بڵێ ئەم بابەتت بۆ هەڵبژاردووەک ناو نیشان بۆ کتێبەکە جا دواتر ئەچینە سەرەوەی کە بەشە جیاوازەکانی کتێبەکە باسی چیەکە زۆر بەخێر بیت بێگومان پرسیارێکی جوانە ناوی ژیاری کوردەواری بۆ ئەو ژیاری کوردەواریە بە مانای نی کۆی مەفهومی ئاودانکردنەوەی کوردستان ئاودانی کوردستان ئاودانی کوردستان دیارە بە بەهۆی سەرچاوی دەوڵەمەندەکەی بە فروباران و ئەو کانی و کارێز و بیر و ئەو هەموو ئەوەی کە لە ڕابردووە هەبووە دیارە سەرچاوی ئاوی سەرزەوی ئەو کاتە دەوڵەمەند بووە و بەهۆی ئەو سەرچاو ئەوە سەرزەویانەوە کە هەبووە کوردستان بایەخێکی گەورەی هەبووە لە ئاوەدانی و لە بژانەوە بۆیە نامناوە ژیاری کوردەواری بەمانای شارستانێتی کوردەواری دێ شارستانێتی کوردەواریش یا شارستانێتی با بڵین ژیانی دیهات کوردەواری وەکو با بڵین ژیان پەیوەندی کۆمەڵایەتی بژانە و ژیانیش وەکو ژێرخانە ئابوووریەکەی بەماناکەی شارستانێتی کوردەواری دێ دیارە لەبەرەوەی وەکو وتم سەرچاوی دەوڵەمەندی سامانی ئاو لە کوردستانە وای کردووە کە خۆشبەختانە وڵاتی ئێمە هەمیشە لە گەشتانەوە و لە بژانەوە بووە بە درێژایی مێژوو بەڵام بەداخەوە ئەم دیارە هیچ ئەم زەمن و ئەم سەردەم و ئەم قۆناغانی مێژوش بێکەم کوڕی نەبووە بەهۆی داگیرکەری سیاسەتی پاکتاوی دوژمنانی کورد و دەوڵەتی سەفەوی و عوسمانی و زۆر لەو دەوڵەتە داگیرکەرانی کە کوردستانیان بۆ بەژوندی خۆیان بەکارهێناوە ئەم ژیاری کوردەواریە تعبیرە لە بەردەوامی گەشانەوە و بژانەوەی ژێرخانی ئابووری کوردستان بەهۆی ئەو سەرچاوە دەوڵەمەندانی کە هەی بووە بەڵێ دەست خۆش بێ بێگومان بوونی ئەم جۆرە کتێبانە هەم بۆ کتێبخانەی کوردی هەم بۆ خوێنەرانی زۆر گرنگە چونکە ئێمە وەکو هەر تاکێکی کورد پێویستمان بۆیە کە شارەزایەکی تاوامان هەبێ لە مێژۆکەی خۆمان و شارەزایەکمانە بێ لە کوردبوونی خۆمان و لەو بوارە جیاوازانەی کە چەند ساڵێکە ئێمە وەکو کورد پێیا تێپەڕین ئەم کتێبەی تۆ لە 6 بەش پێکاتوە بەشەکانیشە جیا کردوێتەوە کە چۆن لە نێو بابەتەکانە بتوانی لەو ناوەڕۆکانەیە زیاتر تۆ قوڵ بیتەوە و زانیاری زیاتر بێ لەم کتێبە بەش یەکەم باسی مێژووت کردووە پێناسەی مێژووت کردو باسی کوردت کردووە کورچەیە لە کوێ هاتووە ئەو شوێنی تیانیش تەجێ بووە ئەم بەشانە تۆ چ سوودی لە چه سەرچاوێک بینیەوە و تا توانی و چەندین کتێب هەیە لەسەر کورد و لەسەر مێژووی کورد بەڵام ئەم کتێبەی تۆ چ جیاوازیەکی هەیە کە شارەزای کۆمەڵی خاڵی ونتر هەیە کە بتوانین ئێمە زیاتر لەم کتێبەیە زانیاری لێوەربگرین بەڵام بۆ وەڵامی ئەو پرسیارەی جوانی بەڕێستان دیارە هەمیشە ئێمان هەمومان شارەزای مێژوونین بێگومان بە خوێنەوەی سەرچاوەکانی مێژوو دەگەین بۆ حەقیقەتێک کە بتوانین چۆنەڵێ زۆرترین سەرچاوی جیاواز لە ئەوانی کە مێژوو ناسن مێژوو نووسان من پەنام بردوتە بەر ئەوانە جگە لە مامۆسیانی مەسەلەن بواری مێژوو بێگومان دەستبردن بۆ مێژوو هەرواشتێکی ئاسانی بۆ منێکی خوێنەر منێکە ڕاستە خوێنەرم لە بواری مێژووە بەڵام بێگومان ئەو کەسە نیم کە بڵم پسپۆر بوون لە بواری مێژووە بەڵام وەکو چۆنەڵێ خولیا و مەراقێکی خۆمە کە حەزم کردو هەمیشە لە دێهاتەوە لە پێش ئەم کتێبە من کتێبێکم نووسیوە بە بناوی لە بەهشتی سیاوەشانەوە بۆ گزنجی ئەوەدانی بەیانان کە بڵێن گوندێکە باو باپیر میتیاژیاوە دیارە پێشتر ئێمە لەو گوندی تر چۆنەڵێ باو باپیرمان لەو گوندی سیاوەشان ژیاون کە مەڵبەندێکی زۆر چۆنەڵێن گوندێکی زۆر دەوڵەمەند بوو بە سەرچاوی ئاو و بە کارێز و کانی و بە شیوەکانی و بە هەموو ئەو ئەوەی کە هەبووە خۆم لە مناڵیا کە بینیومە خۆشبەختانە هۆکاری بۆ ژیانی کوردەواری بە کوردەکەی ئێمە ئەگە بگەڕێنەوە بۆ چەمکی مێژوو من کە بۆی زۆر درێژەی نینە لە باسەکە ئەمە ئەو سەرچاوانی کە خوێندومەتەوە لە کتێبی مێژوویەکانە کە ئێستا ناکرێت یەک بە یەک لەوانە
کتێبەکەی باستێلی نکتین لەوانە دێریکنی لەوانە با بڵێن ئەوەی میستەر ڕیچ لەوانە ئەوەی گفتوگۆ کە چاپێکم لەگەڵ مامۆستا سێ ساڵە کرد و لەگەڵ چەندین دکتۆر کەیوان ئازاد ئەنوەر و کۆمەڵە سەرچاوی ترکێ ئێستا ناتوانم لێرە بە هەمویان ناویان بێنم دکتۆر کتێبەکەی دکتۆر عەبدوڕەحمان خاسملوو مامۆستای کۆچ کرد و عەلانی سجادی کۆمەڵێ سەرچاوی کە من پەنام بۆ بردووە زۆری تر لەوانە دیارە من بۆمە نەگەیشتوم کە مێژوو ئەگەر پێناسی مێژوو کەین دیارە ئێمە یەکێک لە پێناسەکان ئەگەر زۆر دوو نەڕۆین یەگەڵی فەیلسوفی ئەڵمانیاڵێ مێژوو بەرهەمی کاری میلەتانە سەرلەبەری یاخۆ با بڵێن کۆی هەموو ئەو بابەت و سەرچاوانەیە کە لە ڕابردووە ڕویان داوە هێگڵ عقل بە پرۆسەی مێژوو دادەنێ عقل بە سەرچاوی مێژوو دادەنێت و لە هەمان کاتە پێی وایە مێژوو پرۆسەیەکی لۆژیکی و لە سەردەمێکە بەرجەستە ئەبێ هەندێک سەرچاوە پیان وایە دیارە بۆچوونی جیاوازێ لە نێوان شارەزایان بسپۆڕانی بواری مێژوو لە هەندێک سەرچاوە لەو سەرچاوانی کە پێگەشتم خوێندومەتەوە ئەوەم لا دروست بووە ئێمە لە مێژووە مێژووی بەرجەستەمانەیە کە مێژووی شوێنەوارە زانستی ترە لە مێژووی زارەکی دیارە ئەوەی من ئیشم لەسەر کردو زیاتر مێژووی زارەکیە گواستنەوەی گفتوگۆی کەسانی با بڵێن شارەزا و کەسانی کۆمەڵایەتیە لە دیهاتەکانە و مرژنی هەموو کەسانی بەتەمەن بن کە زانیاری کۆمەڵایەتی لەسەر مێژوو جوگرافیا و بەرهەم و بەروبوومی کوردەواری کە وەرم گرتووە و خۆشم چۆن ئەڵێ نەبێتە باسکردن خۆشم ئەکتەرێکم با بڵێن لەو بنیان بە حکمیەوەی بەشێکی تەمەنم لە لادیا بەسەر بدووە شارەزای هەندێک بەرهەم و بەروبووم و ژیانی کوردەواری هەم و خۆشم لەو مەجاالە ئیشم کردووە شتێک ینی ڕۆشناییەک چۆن ئەڵێ شتێکم دەستێکم گرتووە بۆیە پێم وایە مێژوو دوو بەشە مێژووی تۆمارکرا و مێژووی تۆمار نەکراو ئەوەندەی من دەرفەتم هەبی لێرە ئارستان بکەم مێژووی تۆمارکرا ئەو دەقانەیە یاخو ئەو بەرهەم و ئەو دۆکۆمنتاریانەیە ئەو بەرهەمی مێژوویانەیە کە بەرهەمی نووسین و پەنابردنی مەسەلەن جەنابەت تۆی ڕاگەنکارە ئەچی بە دوواداچوونەکەی لە چەند گوندێکە لە چەند کەسێکی وەرەگری بەڵام ئەم مێژووە تاکو تۆ لەو کەسە وەری نەگری نێکی بەتەق با بڵێن شڕۆبە نەکرێت جا شڕۆبە نەکرێت بە دوواداچین بۆ نەکرێت نەکرێتە بەرڕخنا و چەندین کەسانی شارەزا لەباری و نەیخوێنەوە ئەمە نابێت بە دەقێکی مێژووی با بڵێن زیندوو بەڵام ئەگەر جۆری کەمانەیە کا بڵین هەر لە بەرهەم و بەروبوومی با بڵێن نووسینی ئەو کەسانەیە کە لە هێز خەیاڵیان نەماوەتەوە کە گوزارشتە لە ژیانی لادی و ژیانی کۆمەڵایەتی با بڵێن بە نمونە ئەمە ئەگەر هاتو ئەو کەسە مرد فریانەکە و تۆی ڕاگەنکار یا تۆ نووسەر لێ وەرگری ئەوە ئەم دەخە پێ ناوتێت دەقێکی زیندوو یا مێژوو لەبەر ئەوەی تۆ فریانەکە و توی لێ وەرگی ئەمەی پێوتێت دەقی تۆمار نەکراو جا ئەمە جیاوازەکە لە بینی دەقی تۆمارکرا و دەقی تۆمار نەکراو ئەمەیە زۆر باشە جا کاک متەلب هەر لەگەڵ ئەم بەشی مێژوەیە کۆمەڵک بەشی دیکەش لە کتێبەکەیە هەیە بۆ نمونە باسی جوگرافیات کردووە لایەنی ئابووریە گوندەکان کە زۆر جەنابەت هەر لە قسەکاندا تیشکت خستە سەری جا کاتێک باسی لایەنی ئابووری ئەکرێت لە کوردستانە لانە زۆربەی زۆری کەسەکان خەیاڵیان تەنها بەرەو ئەو لایەنە بچێت کە لە ئێستای کوردستان لی سوودمەند بووە ئەوش نەوتەکەی بەڵام لە کتێبەکەی جەنابتە باسی کۆمەڵک لایەنی دیکە کراوە کە سوودی بە ئابووری کوردستان گەیاندووە پێش ئەوەی کە بیریش لە نەوت کرابێتەوە پێم خۆشە باسێکی ئەو لایەنانش بکەیت کە لە کتێبەکە وەک لایەنی ئابووری تۆ ئاماژەت بۆ کردووە لە کوردستانە ئەوەی جەنابەت داواکەی لایەنە ئابووریەکەی با بڵێن بایەخی ئابووری کوردستان ئێمە گەر بەسەر ئەوە باسەڵێن باسی کورد لە چۆ هاتووە ئەمە ئەگەر مەجال هەبێ باسی ئەوەژەکەین نیشتیمانی کورد لە کوێ بووە ئەمانە هەمووی چۆن دەڵێ ئەتوانین باسی بکەین بەڵام لایەنە ئابووریەکەی دیارەکە جەنابەت ئاماژت پێ حەزەکەی باسی بکەین دیارە کوردستان سەرچاوی دەوڵەمەندی وەکو وتمان ئابووری بووە لە ڕووی سێ کردەوە کەرتی ئاژەڵداری کە ئەمەش پشت بە لە وەرگا ئەبەستێ بە ئەو ژینگە و هەلوو مەرجە با بڵێن سروشتەی کە خاوەندی گەورە با بڵێن بەخشیوەتی بە کوردستان دیارە سروشتی دەوڵەمەندی کوردستان ئەمە سەرچاوی با بڵێن
ئاژەڵداران و باڵێن ژیانی گوندیشین بووە. دووەم باغداریە، سێمیان کشتتوکاڵ با بڵێن لە زملی ئەوانە کشتتوکاڵ زیاتر تووتنە کە لە زۆر ناوچەی شارباژێر و سیویل و ئەوانە کراوە. لە پال تووتنە ئەتوانم بڵێم چەندین بەروبوومی درختی بەردار وەکو جگەل لە میوەی ڕۆژانە وەکو تەماتۆ و لەکە و قەیسی ئەوانە کە کراوە ڕۆژانە خەڵکی لادێنشین سوودیان لێ وەرگرتووە بە حکمی ئەوەی پێداویستی خەڵکی گوندنشین هەمیشە ڕۆژانە ماندوو ئەبێ پێویستی بەو بەرهەمە ڕۆژانەیە کە بەکاری بێنێ. لەپەڵ ئەوە وتمان بەروبوومی ئەم درختی بەردارە کە سوودێکی زۆری هەبووە بۆ خەڵکی گوندنشین ئەمانە بایەخیشی ئابووری گەورەی هەبووە بۆ خەڵکی گوندنشین جیاواز لەمانە وەکو وتم ئەم سێکەرتە یعنی بایەخێکی گەورەی هەبوو بۆ نمونە لە گەبگەڕینەوە بۆ مێژوو ئێمە کوردستان شوێنە لە شوێنێکی چقی هاتوچۆی تاران و تەورێز و ئەستەمبول و بەغا بووە کاروانی کراوە لە زمانی زووە بار و شت خۆراک و شومەک و شت هاتووە کوردستان پێگەیەکی مەڵبەندێکی زۆر دەوڵەمەند بووە لە هەناردەکردنی با بڵێن تووتن لە هەناردە پێش ئەوە هەنگوین خوری پێستە حیوان ئەمانیان نردوو بۆ وڵاتان بۆ نمونە لە سەرچاوەیە کە باسی ئەوە کە ئەڵێ چەند هزار سەرمەڕ و ئەوانە نێراوە بۆ تورکیا ئێستش لە حتا لەم سەردەمەیە ینی بەداخەوە کە ئێمە لە زۆر شتا بەرەو پاشەکشەیەچین مەبەستم کردی ئاژەڵداری کە چەند دەوڵەمەندە بەداخەوە ئێستا ئەو لای لێ ناکرێتەوە جگە لە باغداری ئێستا باغداری بۆتە شتێکی مڵکی چۆنە لە تاکە کەسی لە زووە لە دەورانی پێشواوەی کە منیش بەبیرم دە تا کۆتایی هەشتاکان و تانەوەتەکانیش تا ساڵی 1970 کە پێوتێ بە سەردەمی وشکە ساڵی بەهۆی ئەو بوونی سەرچاوی ئەوە خەڵک پشتی بە دەغڵ و دانەوەڵە بەستووە بە دەرزی یەکەم دوایی بە کشتتوکاڵ بەستووە کشتتوکاڵ بە هەموو ئوشتانی کە باسم کرد پشتیان بەو بەرهەموو بەروبمە خۆراکی و ڕۆژانەی و وەرزانەیە بەستووە ئەمانە یعنی سەرچاوەکی بژانەوەی ژێرخانی ئابووری لادینشین بووە بۆیە پێوترێ ژیاری کوردەواری من لەسەر جم نامشانی ئەوکتێبا کورتم کردوەوە بەناوی ژیاری کوردەواری کەواتە کوردەواری بۆ خۆی شارستانەتێک بووە شارستانەتێک بووە لە بەرهمێنانی ئابووریەکی بەهێز بۆ پشتبەستنی تاچی کوردی گوندنشین بۆ ژیان خۆی بێگومان ئەمە لە چەند بەشێکی زۆر گرنگ پێکاتوە گەر بچینە ناو هەموو بەشەکان و کاتێکی زۆریە ئێمەش بە پێی کاتی بەرنامەکەمان کە باسی ئەومان کرد وەکو لایانی ئابووری وەکو لایانی مێژوەکەی و کوردەوە و لایەنێکی تری کە زۆر گرنگ کە پێم خۆشە بەڕێستان بزانم چۆن لێرەیە ڕوونکردنەوەتان ناوەتیوە سەرچاوەکانتان لە کێو هێناوە ئەویش باسی زمانێکی وەک ژانرێک تا چەند لێم کتێبەیە زمان بە شێوەیەکی باش ڕوون کراوەتەوە کە چۆن ئێمە خاوەنی زمانێکی دەوڵەمەندین و چۆن ئەم زمانی ئێمە لە باو باپیرانمانە و لە گوندنیشتەکانە و لەوەی کە ئێمە سەرڕێگەیەک بووین لە بینی وڵاتە دراوسەکانە بەڵام هەرتوانیمانە زمانی خۆمان بپارێزین تۆ چۆن باست کردۆ لەم کتێبە بەڵێ زمان دیارە لەبەر ئەوەی کە سەرچاوی هەموو شتەکان ئەتوانم بڵێم زمان بەبێ زمان ئێمە ناتوانین گزارش تەنانەت لە خۆشمان بکەین زمان ئەتوانم بڵێن کۆڵەکەیەکی بەهێزە ئەمڕازێکی بەهێزە بۆ ناساندنی نەک ئێمە لە ناو خۆمانە لە مناڵیەوە کە مناڵ فرچکی بەوە گرتووە کە بە بابە و دایە و ئەڕوا بۆ قوتابخانە و شت فێرە بێ وردەوردە دیارە زمان لەو ڕۆوە من بە دووادار چوونم کردووە لە زۆر شت ئەتوانین بڵێم بچینە ناو ئەو دەواازە ئەو باسەوە لەگەڵ پسوەڕانی بواری مێژوو ئافون کە بواری زمان قسم کردووە لە مامۆستانی زانکۆ مامۆستا وەکو دکتۆر محەممەد مەحبی لەگەڵ چەند مامۆسایکی بەڕێزی کە دکتۆر کاروان و چەند کەسانی تر بۆ نمونە یەکێک لە بواری ئەدەبیاتە شارەزای چۆن دەڵێ زمان هەیە بۆ نمونە سەرهەڵدانی ڕۆژنامەگەری ئێمە لە 1970 کە بۆ 22 سەدەمی فەرمانڕەوایشی مەحموودی نەمر کە ڕۆژنامە دەرچووە دیارە ئێمە پێشەوە بەداخەوە ئەتوانم بڵێم مێجۆرسۆن لە ناویانە کە درێژەی نینێ دەورێکی باشی بینیوە لە پەرەدان بە زمانی کوردی کە لەو سەردەمەیە ئەوەی کە سەرچاو مێژوەکان باسێکە بایەخی زۆری بە زمانی کردوەتی بە زمانی فەرمی دەوڵەت هانی نووسەرانی یاوە کە بنووسن لەو ڕۆژنامانی ئەو سەردەمەیە کە بنووسن و تەنانە مکافئی ئەوێتێ بۆ ئەوەی گەشتە بە زمانەکەی خۆیان بەر کابرایەکی ئەجنەبی ینی وەرهاتووە تۆ دڵسۆزی بۆ زمانەکەی تۆ هەیە ئێمە جیاواز لەو ڕوانگەی کە سیاسی و وەکو داگیرێکی یا با بڵێن وەکو کەسایەتێکی سیاسی هاتووە لە وڵاتەیە لەگەڵ سیاست و حکومڕانی ئەو سەردەمیان نەگونجاوە با بڵێن زۆر کەس ئەمە بە شتێکی تیاوازە بینە ئەوانە نابوون کورد ناسەکان هەندی سەرچاویانە بووکە خەمخۆرمان چۆن دەڵێ بەداخۆ خەمخۆری ئەجنەبیمان زۆرە ئێستا خۆشبەختانە ئێمە
لا یەکمان لە زمان کردوەوە بە حکمی ئەوەی زمان نەک تەنها ڕاستە زمان ئیشی پسپۆرانی بواری زمانەکە قسە لەسەر زمانکەن شۆغە لەسەر زمانکە من لەو سەرچاوەیە کە لەگەڵ ئەو بەڕێزانە باسم کرد هەر یەکە و لە ڕوانگە و بچنی خۆیەوە یەکێ لە بواری میدیایە یەکێ لە بواری ئەدەبە یەکێ لە بواری زانستە پسپۆرەکەی خۆیان کە زمانە کە دکتۆرە ئەتوانم بڵێم هەر یەکە و شتێکی باس کرد و ئەگەر دەرفەتە بێ باسی وەکن بۆ نمونە یەکێ لەوانە دکتۆر محەممەد مەحوی باس لەوە کە ئەڵێ ڕخنە لەو هیناگرێت کە هەندێک بەڕز ئەڵێن زمان ناسنامەی نەتەوەی ئەو پەیوانەیە زمان ناسنامەی نەتەوە بێ بەڵکو زمان یەکێکە لە پێڕ ئاڵۆزەکانی مێشت چونکە تەواوکەری مێشکە یەکەمین چۆن ئەڵێ دەواازەی دەستپێکردنی زمان لە مێشکەوە سەرچاوە ئاگرێ بۆیە ئەو خەسانی تر پیان وایە زمان ناسنامەی نەتەوەیە هەرێک و بۆچوونیشێ بەڵام ئەم بەڕێزە ئاواڵێ یەکی تر ئەڵێ زمان ئامرازێکە بۆ پەیوەندیکردن بە کەسانی تر و ئامرازێکی باوڵێن کۆمەڵایەتیە بۆ پەیوەندیکردن بە کەسانی تر لێک تێگەشتن لە نێوان تاکەکانە هەرێک و پێناسێکی دیارە پێناسەکان زۆرە من نامێت کار زۆر سپاس کاتە هەر کەس پێی خۆش بوو کا لەسەر ئەم بابەتە جوانانە کە جەنابەت باست کرد زانیاری زیاتر وەرگێ ئەتوانێت خوێنەری کتێبی ژیاری کوردەواری بێت بە دەست و قەڵەمی بەڕێز کاک متەلێب سەعید عومەر سپاس بۆ ئامادەبوون ئەو مەبەستم بووە 6 بەش هێنم کردووە لەبەر ئەوەی کە هەر کەسە و خوێنەری بەڕاستی چۆن ئەڵێ خولیای بابەتێکە هەیە حەزی لە مێژوو هەیە حەزی لە زمانە هەیە حەزی لە ئەدەبە هەیە حەزی لانی دینیە بۆیە من توانیمە ئەم چەند بەشە لەو کتێبە جا بکەمەوە دەستە خۆش زۆر سپاس قەڵەمت هەر بمێن بەشەکانی کەمانمەوە لە بەروی کاتەکانکەوتین دیک شارباژێ لە بەشی پێنجەمە ئەگەر مەجال هەبێ لەسەر گوندەکانش کاتە نووسیتە بە چڕپڕی بە جوانی بیخوێنەوە کتێبەکە لەبەرەکە بێگومان زۆر خوێنەرەکانمان بەجیاڵین زۆر سپاس ئەەکەین بەخێر